زانانووری ژەنیارێکی دیاری دەربەندیخانە ساڵانێکی زۆرە لە بواری هونەری میوزیکدا خزمەت دەکات و یەکێکە لەو ژەنیارانەی لە زۆر بۆنە و فیستیڤاڵی هونەریدا بەشداری کردووە و جێدەستی لە کاروانی هونەریدا دیارە. یەکێکە لە ژەنیارەکانی قەزایی دەربەندیخان و ساڵانێکە دەست و پەنجەی لەگەڵ ژەنینی ئامێری عود نەرم کردووە. لە سنووری شارەکەی خۆم ماڵێنێ دەربەنیخانە سەرەتا لە گروپی سنتەری گەنجان لەوێ گروپێکمان هەبوو کۆمەڵی هاوڕێی خۆشەویست کاری میوزیکمانە کرد پێکەوە بۆ بەشداری زۆر کۆنسێرت دەرناو شارەکە و لە دەرەوەی شارەکە وەزایدەن لەگەڵەوەشا لەگەڵ دواتر لە گروپی موزیکی دەربەنیخان ئێمە گروپێکمان دروست کرد کۆمەڵی هاوڕێ بووین گروپێکی سەربەخۆمان دامەزران لەو گروپەیش کاری باشمان کرد پێکەوە. زانانووری دەرچووی پەیمانگای هونەرجوانەکانی سلێمانیە ماوەی 16 ساڵە لەم کارەی بەردەوامە و بەشداری چەندین فستیڤاڵ و چالاکی هونەری کردووە. بەشێکی تری کارەکانی من لەگەڵ مناڵانایە بەڕاستی چونکە من نزیکەی 13 ساڵە لە قوتابخانەیەک وەکو مامۆستای میوزیک دەرسەڵێمەوە لەوێش هەوڵم داوە لەگەڵ مناڵەکانە کاری میوزیکیان بۆ بکەم و ئیشی زیاتر ئاوازەکانم بۆ داناون دواتر میوزیکم بۆ کردوون دواتر ڕیکۆردم کردوون تۆمارم کردوون توانم بڵێم خاوەنی زیاتر لە 20 ئاوازی میوزیکی مناڵانم. زانا خەون بە دامەزراندنی ستۆدیۆیەکی میوزیکەوە دەبینێت بۆ ئەوەی لەو ڕێگایەوە ئارەزومەندان و بە تایبەت منداڵان فێری میوزیک ژەنین بکات. بەڕاستی خەونی من زیاتر لەوەیە کە خزمەت بە نەوەیەکی نوێ بکەین و کۆمەڵی گەنجی تازە دەستیان بگرین و بیان خینە سەر ئامێرەی مۆزیک و وا پەروەردەیان کەین کە بتوانن گروپێکی باشی لە دروستکەن بۆینەوە بە دوایینەوە گروپ بە دوای گروپا بڕات و کار و چالاکی بەردەوامیان هەبێت.